ماوەی 7 ساڵەوادەی کارکردنی ئەنجومەنی شارەوانیەکان بەسەر چووە و تا ئێستا دەستەی نوێ هەڵنەبژێردراوەتەوە. لە کۆبوونەوەی ئاسایی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە زۆرینەی دەنگی 19 ئەندام لە کۆی 29 ئەندام دەنگ بە هەڵبژاردنەوەی ئەنجومەنی نوێی شارەوانی درا. بەڵام فراکسیۆنی خزمەت بەدەر لە دوو ئەندامەکەی یەکگرت و بایکۆتی دانیشتنەکەیان کرد و پێیان وابوو نادادی لە دابەشکردنی پۆستەکاندا هەبوو. ئێمە بە بەردەوامی ئەمەمان وتووە و لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە تێبینی کرا و کە ئەو سیانزە بەڕێوەبەراتیە کە دانراوە بەڕێوەبەراتی گشتیە هەموو لە نەحیزبەکانی تیا بەرچاو کراوە ڕەچاوی کراوە بەڵام تاکە حیزب کە ڕەچاو نەکرابێ کۆمەڵی دادگەریە منیش وەکو ئەندامێکی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوام کە حەقی خۆمان لە کوابێ ئێمەش لەویابین. فراکسیۆنی خزمەتیش ئێمە پێش وەخت لەگەڵ فراکسیۆنە دانیشتوم کە هەر چوارمانین دوانی یەگرتو دوانی کۆمەڵ بەڵام یەگرتو ئێمە وتمان ئێمە بایکۆتەکەین پێویستە ئێوەش ئێمە وەکو فراکسیۆنی بایکۆتەکەین پێویستە ئێوەش لەگەڵمان بن بەڵام ئەوە بوو من بایکۆتم کرد هاتمە دەرەوە ئێمە هەردووکمان هاتین بەڵام ئەوان نەهاتن مەعلەسە. ئەنجومەنی شارەوانیەکان بڕیار لەسەر چاودێریکردنی شارەوانیەکان و ڕێخستنی شار دەدات لە 13 ئەندام پێکاتووە. هەر لە کۆبوونەوەکەدا قسە لەسەر زیادکردنی 4 ئەندامی دیکە کرا کە کۆمەڵی دادگەری بە مافی خۆی زانی پشکی لە یەکێک لەم ئەندامانە هەبێت. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ڕاستە گلەیی زۆرێک لە ئەندامان ئەوە بوو ئەنجومەن دەسەڵاتی هەڵبژاردن و دیاریکردنی کاندیدی نەبووە بەڵام ئەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری لەسەر دراوە. بەشێکی زۆر لە گلەی و گازندەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمڕۆ لە هۆڵی کۆبوونەوە ئەوە بووە کە ئێمە دەسەڵاتی دیاریکردنی واتە شخصەکان یا بەڕێوەبەراتیەکانمان نەبوو ئەوان بە پەیڕێوەک لە ئەنجومەنی شارەوانی وەزارەتی شارەوانی و بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دەرچوو ئەمیش خۆی هەر بەشێکە لە مەرکەزیەت بەڵام ئەوەی کە باشە ئەوەیە کە لەمە دووە لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگاکان بن ئەجینە پەیوەستێکی ئەو تۆی نییە بە سیستەمی لامەرکەزیەوە. ئەندامێکی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پێویست بوو ئەوانەی کاندیدن بۆ ئەندامەتی ئەنجومەنی شارەوانیەکان سیڤیەکانیان لە کۆبوونەوەکەدا بەردەست بووایە و ئەندامان زانیاریان لەسەر کاندیدەکان هەبوایە نەک دەنگ بە کەسێک بدەن کە نەزانن کێیە. ئەم بابەتانە لە ڕاستیدا ئێمە تێبینیمان لەسەرەوە بوو هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکان ساڵی 2000 کراوە ساڵی 2004 خولەکە کۆتایی هاتووە واتە 7 ساڵ تێپەڕ بووە بەسەر ئەکسپایربوونی ئەنجومەنی شارەوانیەکان کە بەشێکیان لە شارەوانیەکان نیسابی یاساییان نییە بەهۆی کۆچی دوایی بەشێک لە ئەندامەکانیان یا سەفەرکردنیان یان خانە نشین بوونیان یا لە دوای ئەو بەروارە شارەوانی هەیە شارەوانی نوێیە دروست بۆ کە ئەنجومەنی شارەوانی نییە دەبای ئەم بابەتە بکرایە. من بۆ خۆم پێم ئاسایی نەبوو سەرڕای ئەو مەرجانەی کە هەبوو پێمان وابوو من وە لەگەڵ بەشێک لە هاوپیشەکانم کە دەنگ نەدرا بۆ بابەتە بۆ ئەوە بوو کە سیڤی بە تایبەتی ئەو کەسانەی کە لە ڕێکخرا و سندیگاکان لە بەردەمەندامانی ئەنجومەن هەبێت. دابەشکردنی پۆستەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر بنەمای ڕێکەوتنی لایەنەکانە بەڵام ئەندامانی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێیان وایە ئەو بنەمایە لە بەرچاو نەگیرا و لە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکانیش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوە بە ئاشکرا بیندرا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.